تماشاوان و گهدارین برس افدم هوا باش بید صلاوت خدای مزن سر هبو لایکی بن از برای هوا نزیر کادانی هاتین اف دیداروین برس بو پیشکش کرنا برنامه که دیتل برنامه بکردی افجاره دی بحث لتواره که گرنکن او جی تواره نتوا اول پیوند یکا تمام کاری آنکو تواف کاریه گلک جار هف برکرنک اتهیتا کرن اتناوا ناوندین سیاسی بیت یان جواکی بیت یان هزری و فکری بیتن اتنافبرا آین و نتوی دا رنگ هندک جار مرا ماوانجی بوی چنده بیتن کو پیوندیه که هفدش اتنافبرا آین و نتوی دا بدن خویا کرن لی اف هفبر کرنه هفبر کرنک نجه خدایا و نراستقینه چونکو آین و نتوه دو پیوندین تمام کارینت گل هفدو امجی وکو ملت کرد اتکارین وکو همو جیهانا اسلامی شانازیه به ناسنامه نتواتی و ناسنامه آینی بکن و مفای الآینی ور بگرین بو پرانسیپ نتواتی خو لورا مدویا امدناوا وی برنامه دا چندین پرسو سرنجین جدا سبارت و چنده بحث بکن و بزانین اره چوا درامانا چمکه بازنین برایتیه تیبگهین دناوا قرآن پیروز دا دیسان ام چوا مفای لفرمودین پیغمبری ور بگرین صلاوت خودل سربن درباره نتوات یاخو هر وصا مدویتن ام بزانین لسر همو آستکی جدا ام چاو مفاور بگرین بو دابین کرنا آنکو بو مفاور گرتن لمافین گلی کرد اف پرسیاره و چندین پرسیارن دیتر دهینا ورجاندن اتناوا وی برنامه دا ما مستای برس بخیر بی سواس مدویا ام الویر دست بکن ما مستاکو چوا درامانا چمکه بازنین برایتی تیب گهین تایبتیت نوا قرآن پیروز دا چاو بحث البازنی برایتی کریو ام دی چاو سردریه کا جوان درست گل کن بله بنای خوای بخشنده مهربان دیاره خوای گوره که پیغمبران دنیره درودی خوایان لسر بو ریپشاندان با مروفکان بگشتی بله لآیت یک دا خدای گوره فرمیوتی اولئک الذین هداهم الله فبهداهم مقتده کواتا بو رنوینیی که خدا بو پیغمبرانی کردووە بە ئێمەمانانش دەڵێ پشتی پێغەمبەران و لە دوای پێغەمبەران چاولەوان بکەن و بەو ڕێگە و بەو ڕێنیشاندانەی خدا بەوانیدا ئێوە ژوا بکەن ئەو پرسیارێکی جوانە بۆیە تەماشا قورئان دەکەین بازنەکانی برایەتی وەکو تۆ ئاماژەت پێکرد پەیوەندیەکان پەیوەندیەکی تەواوکارین هیچیان یەکتر بڕنین دژایەتی یەکتر ناکەن خدای گەورە پێغەمبەرێک دەنێرێ زۆر جا دەفەرمێ نەبیهم پەیامبەرەکەیان زۆر جا دەفەرمێ ڕەسوولهم ئەوەی کە بۆیان نێردراوە بەڵام زۆر جاریش خدای گەورە تەماشاکەی فێرمان دەکات دەفەرمێ وئیلی عاد ئەخاهم هودا وئیلی عاد ئەخاهم هودا یعنی خۆ لێرە خدا دەیتوانی بفەرمێ نەبیهم یان ڕەسوولهم ڕاغیبی ئەسفەهانی دەڵێ بۆچی خدا لێرە دەفەرمێ وئیلی عاد ئەخاهم هودا یعنی هود بە نسبەتی ئەوان وەکو براوایە برای ئەوانە دەڵێ کە براش برای یەکێکی دیبوو بێگومان لە بەرژەوەندی ئەوەن دەمدا ئەو پێغەمبەر ناوە نەتەوی جیاوازیش دەوێت بەڵێ ڕاستە کەواتە ئەم پەیوەندیە خدا پێغەمبەر یا نەبی یا ڕەسوول بە ئەخناو دەبا یعنی ئەبێ وەکو برابێ لەگەڵیانە برایان بێ لەوان بێ و بۆ بەرژەوەندی ئەوان هەوڵدا بۆ نمونە دەفەرمێ وئیلی ثەموودە ئەخاهم صالحا جارێکی تر بۆ قەومی ثەمود خدا ئەڵێ براکەیان کە ناوی صالح ناردمان ئەبینی بەم شێوازە وئیلی مەدیەنە ئەخاهم شعیبە جارێکی تر هەر بە برا ناویان دەبە جا هەندێک دەڵێن خۆ ڕەنگە ئەوە قەومەکەی موسڵمان بووە هەمویان هاتوونەتە سەر ڕێگەکەی ئەو بەشە برای ئەوانە بێ نا خدا جارێکی تر بۆمان ڕوون دەکاتەوە پێغەمبەران چۆن بوون لە دوای ئەوانیش زانای ئاینی ڕۆشنبیری ئاینی مامۆستای زانکۆی زانستە ئیسلامیەکان هەر کەس لە باسی دینە قسە دەکا دەبێت لە خەمی نەتەوەکەی دابێ وەکو برایەک تەماشایەنکە ئەگەر بێت و ئەو قەومە نەهاتنە سەر ڕێگەکەی ئەویش هێشتا دەبێت خدای گەورە ناوێندەنێ ئەخ یان ناوێندەنێ برا چۆن خدای گەورە دەفەرمێ کەذەبەت عاد المرسلین قەومی عاد هەموو پێغەمبەریانیان بە درۆ خستەوە بەمە بێ باوەڕ بوون بەڵام دەفەرمێ إذ قال لهم أخوهم هێشتا پێیان دەڵێ ئەخوهم هود ئەلا تتقون كذبت ثمود المرسلين قوم ثمود هم پیغمبران بدرو خستوا إذ قال لهم أخوهم صالح ألا تتقون خدای گەورە دەفەرمێ كذبت قوم نوح المرسلين قوم نوح پیغمبران هم بدرو خستوا ئەبەوە بێ باوەڕە بن بەس هێشتا خدا دەفەرمێ إذ قال لهم أخوهم نوح ألا تتقون لەمەوە تێئەگەین نەتەوەی تۆ هەر بیر و باوەڕێکی هەبێ ئەگە خۆت بە کەسێکی مصلح و چاکساز دەزانی
دەبێت لەسەر پەیامی پێغەمبەران هەمیشە وەکو برایەک بله. تەماشای نەتەوەکە و گەلەکەی خۆت بکەیت. بەڵێ مامۆستا وێژی بیر نەکەین قورئانە پیرۆزدا بەحسەوەی چەندێکی کردیە کە بیشتن ئینەمە المؤمنون ئیخوە. ئەوە بازنەی دووەمە کەواتە بازنەکان ئەمە بازنەی یەکەمە کە هەر پێغەمبەرێک هاتبێ هەر کەسێک ئێستا لە دوای پێغەمبەران کە لەگەڵ نەتەوەی خۆی داباسی ئاین دەکا بله. ئەو بازنەیە پێ دەوترێت بازنەی برایەتی نەتەوایەتی. بله. دوای ئەم قەومی کووردا کە هەر هەمووی پێکەوە بازنەی خۆیان هەبوو قەومی عەرەب بازنەی نەتەوەی خۆی هەیە تورک بازنەی نەتەوەی خۆی هەیە فارسش بازنەی نەتەوەی خۆی هەیە وەکو ئێمە بەڵام کە مسلمان بوون بازنەیەکی تردێ ئینەمە المؤمنون ئیخوە بازنەی برایەتی ئیمانی بەڵام نابێ ئەو بازنەی برایەتی ئیمانی ئەمیتری نەسڕیوەتەوە بازنە لە شوێنی یعنی هەرێکل جێ خۆ لە جێرەدەریەکە تەندروست گەلکەی ئەی دوای ئەوە لە دوای ئەوە بازنەیەکی فراوانتردی هەموو جیهان بەیەکەوە دەبێتە مرۆڤایەتی خدای گەورە دەفەرمێ الذی خدا ئەو زاتەیە خلقكم من نفس واحدة پێغەمبەر درودی خوای لەسەر ئەو ئاەتە چۆن ڕابردەکە وجعلناكم شعوبا وقبائل كلكم لتعارفوا من كلكم آدم وآدم من تراب کەواتە لێرە بۆمان دەردەکەوێت بازنەکانی برایەتی وەکو پرسیارەکەی تۆ بازنەی برایەتی نەتەوایەتیمان هەیە ئێمە لەگەڵ نەتەوەی خۆمانە بەڵێ فارس و تورک و عەرەب و چی ترش مسلمانە لەگەڵ ئەوان بازنەی برایەتی ئیمانیمان هەیە بەڵام نا لەسەر حسابی بازنەی برایەتی نەتەوایەتیمان لەگەڵ ئیمانیە بازنەی برایەتی ئیمانیمان هەیە بەڵام نە لەسەر حسابی بازنەی برایەتی. ئەفزرا جەنابێتە بەحث کرد مامۆستا کە مرۆڤ ڕەفتارێکە دروست و جوان و تەندروست گەل هەفتوو بکەتن وەکو بژنێ مرۆڤایەتی بگشتی شێوازێکی گشتی بەلێ لێرە پرسیارە گرنگ لێرە ئەوە مامۆستا ئایا نەتەوە هێزت دەتە ئاینی یان ئاین هێزت دەتە نەتەوەی وەکو برا دیگەل ئێک و دوو بژین دەڵێن ئەگەر بشێ ئەگەر شیاو بێ و بشێ نمونەیەک بێنینەوە بۆ هەردووکی نەتەوە ئەم جەستەیە ئاین ئەو ڕۆحەیە کە لە نێوماندا یعنی ئەم دوانە لێک جا ناکرێتەوە جەستە بەبێ ڕوح و ڕوح بەبێ جەستە چونکە خدای گەورە ئەو پەیامەی کە دەینێرێ نەیناردووە بۆ ئەوەی جەستەی ئێمە بۆ وەکەذالکە ئەوحەینا ئیلەیکە ڕوحەم من ئەمرینا کەواتە پەیامی خدا ڕوحە دەیکا بەبەری ئەم جەستەیە کەواتە نەتەوە جەستەیە بەڵام ئاین ئەو ڕوحەیە کە ئەو نەتەوەی دەبوژێنێتەوە. بەێ مامۆستا بەڕێسەگەر ئەم تەماشای دیروکە مرۆڤاتیە بکەین بگشتی ینی دیروکە درێژە مرۆڤایەتیە ئەم بەحسەوەی چەندێ بکەین ئایا چ جار بوویە کە بیژنێ نەتەوە و ئاین ببنە هەفدشت گەل ئێک و دوو تێگەشتنی خراپی هەندێک کەس وای لێ کردووە لە ذاتی خۆیدا وەکو ئاەتەکانمان خوێندەوە کاتێکە نەتەوەکەم بە قسەشم دەکا هەر برامە کاتێکە نەتەوەکەم بە قسەشم ناکە هەر دەبێ من بە چاوی برا تەماشایکەم کەواتە لە ڕوانگەی قورئانەوە دژایەتێکە نییە بەڵام هەندێک کەس بە خراپ تێگەیشتن لەوەی کە دەڵێ من بەس مسلمانم ئەوتر دەڵێ من بەس کوردم ئەوتر دەڵێ من بەس ئینسانم کەواتە هەر یەک دێ بازنەیەک لە بازنەکانەکە نە ئێمە هەموو بازنەکان دەگرین بەڵام گرنگە هەر بەپێی تەسەلسول و بەپێی زنجیرە بە بازنەی یەکەم پێشی بهینە سەر فەرمودن پێغەمبەری سەڵاوەت خودی لەسەر بن کە وی چ تێڕوانینە کە بوویە ئانچە ڕێنمایی و ئامۆژگاریەمە کردیە و ئەم بوونەتەوەی بکاربینین مەدوێتمە بەحسەوەی چەندی کردەوە مامۆستا گەلێک جۆر ئاخفتنێکە هەی یا بێژم یا جادێ ینی خەڵک گەلێک جۆرت بێژیتن ئەس مسلمانێکی کوردم هەندێک ژیت بژنێ نەخێر ئەس کوردێکی مسلمانم ئایا ئەف ئاخفتنە هیچ مەغزە و سەداخ و هەیە نەخێر ئەمە بەڕاستی ینی وەکو دەڵێ هەندێک بابەت هەیە چۆن دەڵێ پرسیارەکە بێ دەڵێن پرسیارەکە لۆژیکی تیانە چونکە ئەو بابەتە مرۆڤ کە دێتە دنیاوە خدای گەورە ئێستا وەکو لە ئەڵلقەکانی پێشوو باسمان کردو ئێمە کە دروست بووین دەستی خۆمانی تێدا نییە بە کوردی دەدوین و دایک و باوکمان کووردە و لە کوردستان لە دایک بووینە کەواتەمە بژاردەی خدایە بۆ ئێمە وەختی هەر ئاینێکی شاڵە بژێرین وتمانەوە بژاردەی خۆمانە کەواتە ئێمە لە یەک کاتا زۆر ئاساییە بڵێ من کوردێکی مسلمانم ئینسانم من ئینسانم من کوردم من مسلمانم کەواتە ئەم بابەتە ناڤڕووکی هیچ نەوەتە گۆڕین و هەڵەیەکە بەڕاستی پرسیارێکی هەڵێ بەێ دەستێتت خوشمامسە بەڕێسەگەرم تەماشای پەیامبەری ئیسلامی بکەین درودت خودی لەسەر بن نمونێ مرۆڤاتی بووە نمونێ براتی بووە ناوبەرە مرۆڤاتیەدا ئەرێ چه فەرمودێت پێغەمبەری هەنەک و تەکەس لێ چەندی کردیت مامۆستاک و ئەم بەحسا مافین گەل و نەتەوا بکەین و وەکو برا تەماشای ئێک دوو بکەین کە خدای گەورە لە قورئانە بە پێغەمبەر دەفەرمێ وئینەه یعنی ئەو قورئانە وئینەه لەذیکر لەکە وەلیقەومیکە ئەم پەیامە ئەم قورئانە بیرخەرەوەیە بۆ خۆت و بۆ قەومەکەت وەسەوفە توسئەلون لە قیامەتیشدا پرسیارتان لێ دەکرێت چیتان کرد بەو پەیامە بۆ خۆت و بۆ نەتەوەکەت لەم ڕوانگەیەوەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر
تووشی ئەقوامێک دەبێت تووشی گەلی خۆی دەبێت شاربەدەری دەکەن بەێ یعنی بەمانایەکی تر نایەنە ژێر ئەوەی کە بە قسەی پەیامەکەی یا با بڵێن پەیامەکەی وەرگن ناچارە بێ بۆ نمونە تۆ تەماشاکە ئەچێ بۆ شارێکی تر ئەچێ بۆ تائیف کە ئەچێ بۆ تائیف لەوێ جارێکی تر بەربارانیەکەن و خوێناویەکەن و ئەزیێت هێدەن وانە جا لێرە تاقیکردنەوەیەکە خوددا ئەوێ فێری ئێمەشی بکە مەلەکی چۆن دەڵێ مەلائیکە یا فریشتەی چیاکانی بۆ دەنێرێ دەڵێ لەو شئت لأطبقت عليهم الأخشبين ئەی محەممەد مادەم ئەویان تویان خوێناوی کرد و تۆیان بریندار کرد ئازاریان دای ئەگەر ڕەزامەندی و ئارەزوت لێیە ئەو ئەخشەبین ئەلجەبەلین هەردوو چیاکەی تائیف ئەهێنینەوە یەک و لە ئەنجامدا هەمویان لە نێو دەبین لە فەرمێ نە دەڵێ من ئەوەم ناوێ ئەڵێ من چیم دەوێ ئەڵێ ئەرجو من الله أن يخرج من أصلابهم من يعبدونه ولا يشركون به شيئا من أموي نوكاني أوان دين لدى هاتو دا خدا دا برسنو شون دەڵێ شریکی بۆ هاوڵی بۆ پەیدا ناکەن کەواتە لێرەوێ جارێکی تر هەر بەوانە دەڵێ اللهم اهدي ثقيفا أو قوم يكون ناوي ثقيف بوا فإنهم لا يعلمون يا اللهم اهدي قومي فإنهم لا يعلمون كواتە ماچی فێری ئێمە دەکا مثلا قومێکی تر دژایەتی پێغەمبەریان کردووە هۆزێکی تر ناوی دەوس بووە دەوس دەڵێن یا رسول الله ادعو عليهم دعایان لێ بکە ئەڵێ نە دعایان بۆ دەکەم بۆیە دەڵێ اللهم اهدي دوسا وأتني بهم خدایە دەوس هیدایەت بیت و ڕێنماییان بیتی و بێن بۆلام بۆ ئەوەی کەوا بە پەیامەکەم ڕازی بن یعنی مانە چیمان پێ دەڵێ مامۆستای ئاینی زانای ئاینی دەرچووی زانستە ئیسلامیەکان ڕۆشن بیری مسلمان ئیسلامی هەر کەسێکی تر ئێوە کە لەسەر مینبەرە بن کە لەسەر تەلەڤیزیۆنە بن کە قسە ئەکەن کە ئەدوێن بۆ خەڵک نابێت دوعا لە قەومی خۆتکەی نابێت دژ بە قەومی خۆت بی قەومەکەت لەگەڵی شت نەبوون تۆ هەتا ئەو ڕۆژەی لەسەر ژیانی دەبێت و هەر دوعای خێریان بۆ بکەیت ئەمانە هەمووی بەڕاستی سنەتی پێغەمبەرە درودی خوای لەسەر لەگەڵ قەومەکە بەلێف سنەتە پێغەمبەری سڵاوەت خودی لەسەر من مامۆستا ئەوە جەنابێتە ئاماژەی پێدەت و ڕەنگە دەهان و سەدان فەرمودن دیتر فەرمایشتت پێغەمبەری هەبن و تەکەس لێ چەندێک کردبیتن نەت و دژی قەومی خۆ ڕاوستە نەت و دژاتیا قەومین دیترژی بکە لە شتێک ڕوونە و هەموو ناوەندین جیهانا ئیسلامیدا ئەف تشتە تێنە خواندن بلێش ڕووی تەرجەمەکردنا vê هزرێ و vê fikrê gelek bi lawaz tête dîtin tenanet nava navendên îslamî jî de ev tişte nahête dîtin wekû tiştekê ron. ڕاستێکەی ئێمە ئەو گەلەین کە زۆرترین زیانمان کردووە بلێ ئێمە ئەو نەتەوەین کە زۆرترین زیانمان کردووە بوو نەزانی نامەت زڤریتەوە یانژی نەخێتنەوەکو هەمیشە دەڵێم من دەگەڕێم ئێستش نەمدۆزیوەتەوە دەگەڕێم جگە لەوانەی کە نووسراوە بە درێژایی مێژوو ئەم دژایەتی کردنەی کورد لە ڕابردوو پێشزاین دوای زاین لە لای هەموو نەتەوەکان کە هەمیشە دەڵێم بەڕاستی ئەمە هێشتا ئەبێ هەر لێ بکۆڵینەوە ینی شتێک هەیە نهێنیەک هەیە ینی دژایەتی کردنی کورد بە هەموو شێوەیەک و لەلایەن هەمووانەوە ئەمە خۆی لە خۆیدا وامان لێکا کە ئێمە بەدوای ئەو بگەڕین جا بۆیە لە بازنەکانە کە باست کرد سنەتی پێغەمبەر درودی خوای لەسەر وایە لەو فەرمودەیە کە ئەبوو داود ڕیوایەتێکە لە پێغەمبەر دەپرسن ئێمە چۆن خێر بکەین چۆن سەدەقە بکەین چۆن خێر و خێرات بە خەڵک بدەین چۆن یارمەتی خەڵک بدەین ئەفەرمێ الأقرب فالأقرب بەمانەیەکی نزیک ئەوە اینجا بڕۆ بۆ دوورەکە بەپلەبەندی و نزیکتر و حتای دیت بەڵێ ڕاست بەێ مامۆستا بەڕێسەگەرم بین بەحسا هەمی ئاستەکێ بکەین لەسەر هەمی بیاوێکی جیاواز ئەم دێچەوە هەین بەحس لوێ چەندێکین و لەسەر ئاستێن جودا ئەم کار بکەین و خەباتی بکەین بۆ مفاوەرگرتن لە مافێن نەتەوێ خۆ باشە ئێمە لە دوو خاڵدا ئاماژەی پێ بکەین باشە لە ڕوانگەی قورئانەوە کە تەماشاکەی ئەم بازنانە وەکو باسم کرد کە پێغەمبەر فەرمی الأقرب فالأقرب یعنی گە تەماشای بکەین لەو کاتیش لە پێغەمبەریان پرسیوە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەموو ئینسانی دەوروبەرمانە چۆن بکەین پاشەوەی کە مسلمان بووین بۆیە لە خۆی گەورە لە قورئاندا باسی دەکات دەڵێ ئەی محەممەد درودی خوای لەسەر یەسئەلونەکە ماذا ينفقون ئەڵێ لێت دەپرسن چی ببەخشن چی بەخشن ئەوە هەنگاوی دووەمە کەواتە هەنگاوی یەکەم یەسئەلونەکە ماذا ينفقون قل ما أنفقتم من خير فللوالدين والأقربين کەواتە لە ئاەتی 215 بەقارە خوددا دەفەرمێ کە دەستان بەبەخشین کرد سەرەتا دایک و باوکی خۆت و بازنەکانی خۆت و هۆز و ئەوانە ئیتر دوای ئەقربین کەواتە ئەقربینی گەورەی ئێمە بازنەکەی خۆمانە نەتەوەی خۆمانە گەلی خۆمانە ئەوجا ئەگەر لێمان زیاد بوو ئەگەر شکر بۆ خوا ڕۆژێ هات کورد پێویستی بە هیچ یارمەتیەک نەبوو کورد پێویستی و حاجەتی بە هیچ
هاوکاری یەک نەبوو هەموو شتێکمان لە جێ خۆی دابوو بەڵام دەبینین گەلانی دەور و بەرمان مسلمان تووشی گرفتێ بوونا یان ئینسانیەت تووشی گرفتێک بووە لە شوێنێکی تر اینجا ئاەتی 290 دێ دوای 4 ئاەت يسألونك ماذا ينفقون أي محمد لێت دەپرسن چی ببەخشن قل العفو العفو بمعنى لەوێ الزيادة کەواتە لەوێ خوددا بە دوو ئاەت پێمان دەڵێ لە یەک سوورەتدا لە پێشدا لە خەمی قەومی خۆتاندا بن دوجار لە خەمی قومەکانی تری دەوروبەرتانە بن و ئەوانەی کە باسنەکانی تری بۆ دی ئەف دیمەنت جەنابێتە کوردستانە مەدیتی ئەف لافاوی دروست بوون لە چەمچەماڵ و vê منتەقا لای سلەیمانیە خەڵکی مە gelek پەروشی پاناوان چوو و تژبوان بەخشی تەنانەت سەر ئاستên سەرمادارێت کوردستانی ژی ڕاستی ژی نمونەکە gelek جوان و ڕاقی بوو جەنابێتە چەوە هەلسەنگاندنی بۆ vê چەندێت کەتن هەڵسەنگاندنەکە پێمان دەڵێ ئێمە سوپاسی خوا دەکەین کە ئێمە نەتەوەیەکین بەڕاستی خۆمان لە پێش هەموو کەس کەسی خۆمانی لەبیرتە لە ئەڵلقەیەکا گوتمان مامۆستا علادینی سەجادی بەڕەحمەت بێ لە کتێبی هەمیشە بەهار لە ساڵی 1960 دەڵێ ئەی کوردینە لە خەمی خۆتان دابن کورد بێ کەسە کەسی کورد هەر خۆی کەسی خۆیەتی جا ئەوە ڕۆژگاری سەلماندی یعنی ئێمە لە بەسرا ئاوی خواردنەوەیان لێپڕابوو و پار و پێرار لە کوردستانەوە یارمەتیان بۆ چوو خۆ تۆ تەماشات کرد ئێستا ئێمە لە هیچ پارێزگایەکی دیکەی عێراقەوە هیچمان بۆ نەهات خۆ بینیت لە هیچ وڵاتێکی دەوروبەرەوە شتێکمان بۆ نەهات بینیت بە پێچەوانەشەوە خۆمان چەند لە خەمی خۆمان دەین بینیت هەمیشە کار لەسەر ئەو قسەیە دەکەم دەڵێم قەت مەڵێن کورد هەستی نەتەوایەتی لاواز بووە بەڵام لە کاتی تنگانەدا دەردەکەوێتەوە بۆیە بەڕاستی ئەوە دیمەنێکی زۆر جوانی پێنیشانداین کە ئێمە هەموو سنوورەکان و هەموو بازنە بچووکەکان کە باسمان کرد لە بازنەی گەورەی نەتەوایەتیدا ئەو کۆمەکە بەڕاستی دڵخۆشی کردی کە لە ڕوانگەی قورئانیشەوە هەروایە یعنی خودای گەورە باسی دەکا کە وما تنفقوا من خير وما تنفقوا من خير فإن الله به عليم کەس لە پێناوی بۆ نیەتە نەیکات کە بڵێ ینی بۆ بڵێ بۆ بەرژەوەندیەک بێ ئەو گرنگ ئەوەی خوددا پێی دەزانێت خوددا دەفەرمێ وأقرض الله قرضا حسنا من زۆرم پێخۆشە لە ڕوانگەی قورئانەوە بڵێن ئەم هەموو چاکەیەی کە کراوە ئەم هەموو کۆمەک و یارمەتی کە کۆکراوەتەوە لە ڕاستیدا لای خودداون نابێ لە قورئاندا دوو زاراوە هەیە جیاوازن لە کوردیدا من نەمدۆزیەوە تۆمانەکەی یەکیان إذا تداينتم بدين دين قرض دين يعني قرض وأقرض الله قرضا حسنا ئەڵێ ئێوە کە یارمەتی و هاوکاری بە کەسانێکە دەن تووشی گرفتێک بوون لە ڕاستیدا قەرزێکتان داوەتە خوددا بە دڵنیایی خوددا بۆتان بە زیادە و دەداتەوە جا دەڵێ فەرقی دەین و قەرز چیە ڕاغبی ئەسفانی دەڵێت دەین قەرزێکە دەیدەی بەیەکی بەڵام دڵنیانی بداتەوە بەرز قەرز ئەوەیە کە ناوی قەرز بوو بە دڵنیایی کە وەری دەگریتەوە کەواتە خوددا لەگەڵ ئێمە بۆ مامەڵی وأقرض الله قرضا حسنا بە دڵنیایی گشت ئەو کەسانی کە دەبەخشن هەر بۆیان دێتەوە و زیاد دەکات بەڵێ مامۆستا پێشی بدەمێکی ڕەنگە هەندێک جۆرە فاخفتنە هات بیتەکردن وەکو ڕەخنەکیش ئاراستەی ملەتی کورد هات بیتەکردن یعنی کەسانین ڕوشن بیر کەسانین ڕوشن فکر gelek جۆرە بەحساوی چەندی کردویتن و تاکی ملەتی کورد بۆ غەیری خو ئەگەر تشتێک لێ قەوما gelek پەروش تێتە سەرخەتێ و gelek پاناوان بچیت شێوازێکی زۆر جددی بەلێ vê gavkê mamosta çi peyamek evê gihande vî xelkê ku nexêr miletê Kurd ku cenabêta amaje pê day هەمیشە هەستا نەتەوەی geleka جوش و خەڕوشت ناوا هزر و بیرێت واندا ڕاستە ئەمیشە لە جاتی ئەوەی کە لیالەبری ئەوەی کە ئێمە تووشی ئەو جۆرە چۆن دەڵێ ئاخاوتنە دژبەیەکانە بین ئەوەی کە قورئان جوان باسی کردووە ئەوەی کە قورئان باسی کردو پێغەمبەر دوردی خۆی لەسەر لە فەرمودەکانە باسمان کرد ئێمە بازنەی برایەتیمانێ بازنەی برایەتی نەتەوایەتیمانەیە هەتا تۆ لە فیقی ئیسلامیدا تەماشاکە مامۆستایانی ئاینی دەزانن یعنی دەڵێ زەکات لە حدودی شارێکەوە بۆ شارێکی تر نەقڵ مەکە تا ئەوێ پێویستی پێ بوو یعنی زەکاتێک لەم شارە هێشتا خەڵک پێویستی پێێتی با لێرە بێ تەواو بوو بۆ شارێکی تر کەواتە بەڕاستی پێغەمبەر فەرمووی لەو فەرمودەی ئەبوو داود ڕێوایەتێکە الأقرب فالأقرب ئێمە دەبێت لە سەرەتادا لە خەمی بازنەی برایەتی نەتەوەی بین باش لێمان زیاد بۆچینە بازنەی برایەتی ئیمانی لێمان زیاد بۆچینە بازنەی برایەتی ئینسانی چونکە ئەمێ بەحساوی چەندێتکەین کە نەتەوە و ئاین پەیوەندیەکە تەمامکاریەت گەل هەفتوو مامۆستا مدوێتن vê پرسیارەژی ئاراستەی جەنابێتە بکەم ئایا هیچ نەتەوەیەک اتکاریتن بالانس شوناسا نەتەوەت یاخو بپارێزیتن بێ ئاین ڕەنگە هەبوو بێ بەڵام دەڵێن مرۆڤ کە لە دایک دەبێ وەکو دەڵێ ینی چۆن بە فیترەت هەمیشە خۆی بەدوای چونکە نەتەوەکەی خوا کردە ئاینەکەی چۆن دەڵێ خۆی بەدوایدا دەگەڕێ سەرنجام ڕێی لە ئاینێک دەکەوێت بەڵام دەشڵێن یعنی لە دنیادا ژمارەیەکی زۆر خەڵک بە ملیۆنەها ڕەنگە هەبێ
بڕای بە هیچ ئاینێک نەبێ ئەوە بەسەلەیەک نییە بەس ئێمە ئێستا باسی خۆمان دەکەین بله. ئێمە وەکو کوردین مسلمانین ئینسانی ما دویا بحثا وی تورجی بکن ما مستاکه چوا سردریه بکن ادگل چمکن بازنین براتیه جبو مرا ما مفاگهاندن بو نتواتیه یعنی هندک جار اف بازنین جیاواز اوید ناوا جواکه که دا تین برچاف کرن ما مستاکه بجنی بازنین نافچهیه یا بازنین حزبیه بازنین عشایریه اف همو جوره بازنه آید بنا فاکترک بو بهیس کرنا نتوی آن بنا فاکترک بو بهیس کرنا نتوی بێگومان بۆ بەهێزکردنە چۆن مامەڵی لەگەڵ داکە بۆی نەتەوەکانی جیهان هەر بە هەمان شێوەن هەر بە هەمان شێوە نەتەوەکانی دنیا تەماشاکەی ینی کە جۆرێک لە فیدرالیەت لە زۆربەی وڵاتانی دنیا مانای چییە ممانیان ئەوەیە ئەنەوێ هەر کەسە لە سنووری خۆیدا کاری خۆی تەواوکە ئەو جا لێ زیاد بووە چێتە سنوورەکە گەلک باشە کەواتە مامۆستا وی بیاوەیدا جەنابێتە چ تشتێکی دیکە زۆر پێگرنگە کوتناوا vê ئەڵقێدا بەحەز بکەتن یەکەم شت ئەوەی ئێمە وەکو کورد بزانین ناسنامەی کوردیمان دژایەتی لەسەرەکرێ یعنی تا ئەم ساتە وەختە لە ئاستی دەوروبەر و لە ئاستی زۆربەی شوێنەکانە لەسەر ئەم ناسنامەیە یعنی ئەو هەموو کۆمەڵکوژی بە سەرمان هاتووە بە درێژایی مێژوو و هۆکاری یەکەمی کوردبوونە کەواتە دەبێت دەست بە کوردبوونەوە بگرین دەبێت دەست بە نەتەوەەوە بگرین لە خەمی نەتەوەدا بین چونکە لەسەر ئەویان ئێمە مامەڵەمان لەگەڵدا ئەکرێ بۆی خوددا دەفەرمێ عەلەیکم ئەنفوسەکم لا يضركم من ضل إذا اهتديتم إيوا خوتان بن بمعنى من دلم إما كرد إما خومان بين لخمي خومان دابين كسي ترناتوان زيان ما بيبقين دو ما فكان من دابش بو استبسر أمولاتاني دورو بردا بيغمبر دا فرمي لا يؤمن أحدكم حتى يحب لأخي ما يحب لنفسه كواتا زور قرنق لسر همو 50 ولاتي إسلامي هميشا كاركين بلين أقا بريطانيا وفرنساش إما يندابش كربي بسر 4 ولاتي مسلمانة إبراي مسلمان تو استدتواني ما في چارنوس ما مديتي وبرياردان لسر چارنوسي خومان بكين سيم لسر ولاتاني زليز فرنسا بريطانيا صين روسيا أمريكا زور قرنق پێیان بڵێن ئەو ڕۆژەی سایکس پیکۆ هاتە ئارا و دابشکردنەکان هات ویدرۆ وۆڵسن سەرۆکی ئەو کاتی ئەمریکا وتی ئەمە دیاردەیەکی زۆر سێرە وەکو چۆن ئەووا دەڵێ وەکو چۆن کۆمپانیایەکی چای هەبێ دابەشیکە ئەرزی خەڵک دابش دەکەن بەسەر خەڵکە تا ئەگاتە ئەم تۆم باراکەی کە ئێستا نوێنەری سەرۆکی ئەمریکایە بۆ سووریا و لوبناان ئێستا دەڵێ سایکس پیکۆ هەڵەیەکی گەورە بوو کاواتە لە ماوەی زیاتر لە 100 ساڵە خۆیاندان بۆ دەنێن چوارم نەتەوە یەکگرتوەکان زۆر گرنگە ئێمە بە بەردەوام بە نەتەوە یەکگرتوەکان بڵێن ئێوە لە پێناوی چی دروست بوون ئێوە لە پێناوی ئەوە دروست بوون کەوا نێڵن خەڵک تووشی گرفتێ من ئەم قسەی لە خۆمەوە ناکەم ینی ئێستا نەتەوە یەکگرتوەکان لە دوای جەنگی دووەمی جیهان کە هاتە ئاراوە دووەم سکرتێری نەتەوە یەکگرتوەکان کە لە 1953 تا 1961 سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان بوو ناوی داک هەمەرشۆڵد بوو داک هەمەرشۆڵد دەڵێ لە 53 دەڵێ نەتەوە یەکگرتوەکان بۆ ئەوە دروست نەبوو خەڵک بەرێ بۆ بەهشت بەڵام بۆ ئەوە دروست بوو خەڵک لە دۆزەخ ڕزگارکە جا بۆ ئێمە لەم دۆزەخانە ڕزگار ناکەن کە بە درێژایی مێژوو بە سەرماناتوە دەبێت لەسەر ئەم چوار شوێنە ئەم چوار بڕگەیە ئەم چوار کاریگەریانە ئیش بکەین مامستا مدوێتن vê pirsêş wekû dûmahî pirs arasteyî cenabê te bikem ew jî ev ye eger hatû ayîn û netewe arastên wan jêk cuda bûn etwî demî dadê çi hêta rîdan ڕوونادا چونکە مرۆڤەکانن وا دەکەن مرۆڤەکانن وا دەکەن بەپێی ئەو ئاەت و مەبستانێ گوتارە ئاینیە و گوتارە نەتەواتی ئەبێ یەکیان خینەوە ئەبێ بە بەردەوامی یەکیان خینەوە چونکە هەمیشە ئەو وتارە سەرکەوتوو بۆ تەماشاکە ینی تەماشاکە وڵاتانی تر ینی ئاین و نەتەوەیان بە یەکەوت تێکەڵ کردووە ینی تۆ کە دەچتە بڵی بۆسنە وانە تورکیا ئێران وانە هەموو ئەمانە يعني وين تيكل كردوه كليك كاتا فارسه ومسلمان ليك كاتا عرب ومسلمان جبير نكين ما مستاجر ام تماشي تركيا بكينيان ايران بكينيان ماليزيا بكينيان هر نتاوي كدي تر بكين نتوابونا وانا نوفا ايني و دياره بونو مونا مسلمانه كي ماليزي قالك اشكرايا مسلمانه كي ترك فارس قالك اشكرايا بلي كرد حتى حد كي نايت تواندن اما هولك هولي اما اويا اوان بو باريزراون بدولت يعني اما بونا باريزراوين اما بدولتين كواتا دواجار همو كاركان من لسر او بي كدولتي نتوي بو همو دنيا دراوة أو ما فبو بكرد نادرة كواتا أبي هميشة أما كار لسر أما بكين روجگار سلمان ديوتي بفكري تشبه بفكري أو بري راس بي أو بري تشبه كردويانا ودور لنتوا كسيان سر كوتونا بونا سرانجام هربي بينا وسر أويكا إما بازني برايتي نتواتي بازني برايتي أيني بازني برايتي إنساني هر هموي بيكو بايق بيبدين بلام لبيش دان نتوا دستت خوش مامستای برس هر ساخ و سلامت بی بله بینرین هجا ام دی وی آوای دهینا دومایا و حلقه و زور سپاس بو هوین برس که هوا بینر یا مکر بیتن
مفاک مگهان دی تهنگو هیویا ما وش خدای مزن گلی کردستان و توایا گلین جهانه بپارزیت و شاد و بختور بکتن خدای مزن به همیان بپارزیت ساخ و سلامت بن